پرۆسەی خوێندن لە بەڕێوەبەرایەتیەکانی سنووری وەزارەتی پەروەردەی عێراقدا دەستی پێکردەوە، بەڵام لە هەرێمی کوردستاندا وادەی دەستپێکردنەوەی نادیارە و لێپرسراوانیش لە وەزارەتی پەروەردەی هەرێم دەڵێن دەسەڵاتی دەستپێکردنەوەی پرۆسەکە تەنیا لە دەستی ئەواندا نییە و دەبێت ڕاپۆرتی کۆتایی وەزارەتی تەندروستی و لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لە ئەنجومەنی وەزیران یەکلای بکاتەوە. ساڵانە لە هەرێمی کوردستان بە تێگڕایی 1,700,000 خوێندکار لە تەواوی قۆناغەکاندا تۆمار دەکرێن و ساڵی ڕابردوو لە 15 ئەیلوولەوە پرۆسەی خوێندن دەستی پێدەکردەوە، بەڵام لە پارێزگای سلێمانی وەک نمونە لە ساڵی 2009دا لە 2 تشرینی یەکەمەوە دەست بە خوێندن کرایەوە تا مانگی کانونی دووەم وەرزی یەکەم کە بە دڵی پرۆسەی خوێندن ئەژمار دەکرێت بەو پێی وەرزی یەکەم کەمترین پشووی تێدایە و زۆرترین بەشی پرۆگرامی خوێندنی تێدا دەوترێتەوە ئەو وەرزە تەواو کراوە. لە 16 کانونی دووەمەوە وەرزی دووەم دەستی پێکردووە، بەڵام ئەم ساڵ وەرزی یەکەمی خوێندن بە تەواوی لەدەست دەچێت. ئەگەرەکانی چارەسەرکردنی دواکەوتنی پرۆسەی خوێندنیش تەنیا لە نەهێشتنی پشووە ماوە درێژەکاندا دەبینرێتەوە. مامۆستا کەریم لەتیف بەڕێوەبەری گشتی لە وەزارەتی پەروەردەی هەرێم بە کورسان نیوزی ڕاگەیاند لەگەڵ ئەوەی وادەی دەستپێکردنەوەی خوێندن دیار نییە، بەڵام پێی وایە داخستنی دەرگای خوێندنگەکان لە مانگی کانونی دووەم نزیک دەبێتەوە. هاوکات مامۆستا دڵشاد عومەر بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی ڕایگەیاند هەر بەتەنیا ڤایرۆسی کۆرۆنا ڕێگر نییە لە دەستپێکردنەوەی دەوامی خوێندن، بەڵکو دابین نەکردنی موچەی مامۆستایان لە وادەی خۆیدا پاڵنەرە بۆ ئەوەی کە مامۆستایان ئامادە نەبن دەست بە پرۆسەکە بکەن. لالایکی ترەوە مامۆستا عەبدولواحید محەممەد سەرۆکی یەکێتی مامۆسایانی کوردستان بە کورسان نیوزی ڕاگەیاند گوێنەگرتنی وەزارەتی تەندروستی و ڕاوێژنەکردنی بەلایەنە پەیوەندیدارەکانی خوێندن مای نیگەرانیە. وتیشی دەسەڵاتی دەستپێکردنەوەی خوێندن بەستراوە بە راپۆرتی کۆتایی وەزارەتەکە و وەزارەتی پەروەردەش پێداگری ناکات لەسەر دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن و ئەوەش زیانی گەورەی بە بوارەکە گەیاندووە. وتیشی پرۆسەی خوێندنی ئەلکترۆنی بەو شێوەیە سەرکەوتوو نییە کە باس دەکرێت و ئەزموونی وڵاتانی جیهان و ناوچەکە دەری خستووە کە پرۆسەی خوێندن نابێت بۆ ماوەیەکی درێژ دوا بخرێت. ئێستا وەزارەتی پەروەردە کۆی بڕیارەکانی دەستپێکردنەوەی خوێندنی لە خۆی دوورخستوتەوە و وەزارەتی تەندروستی بە یەکلاکەرەوەی پرسەکە دەزانێت. دکتۆر خاڵس قادر بەڕێوەبەری گشتی دیوان لە وەزارەتی تەندروستی هەرێم بە کورسان نیوزی ڕاگەیاند بەپێی ئەو هەڵسەنگاندنانەی کردویانە هێشتا بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا مەترسیدارە. وتیشی پێشبینی دەکەن دەرگای ناوەندەکانی خوێندن بۆ ماوەی مانگێکی تر بەداخراوی بمێننەوە.